بەپێی ئەوەی کەوا مزگەوت هەیە کڵێسا هەیە هەروە ئاینی سێمیش بڵێن یەهودیەکان هەبوونە لێرە پێکەوە ژیان چۆن بووە لێرە خۆی ئاکرێ باژێرێکی پێکڤە ژیانێ ما ئاماژە پێکیریە پێکڤە ژیان زۆر بەربەلاو بوو لە ئاکرێن و کەشە پێکڤە ژیان هەرە بەربەلاوە چونکی باژێر ئاکرێ باژێرێکی پێکڤە ژیانە ئاینێن جودا جودا بەمینە ئاینی مەسیحی و جیهی و بسلمان ئەف پێکڤە ژیانە ژی تان و کەش هەریە بەردەوامە چونکی شینوارێ وان پاشماوان بێرە ماینە ئەو کۆنترین مزگەوت لە ناو ئاکرێ هەر ئەو مزگەوتی گەورەیە یا مزگەوتی تریش هەیە کۆنترین مزگەوتی گەورەیە مزگەوتی گەورەی ئاکرێ و هەروەها مزگەوتی جترمان هەیە بە ناوی مزگەوتی ئەسحابان کە لە دەرەوەی سنووری ئاکرێ نزیکەی 25 کیلومتر دوو لە نزیک ناحیەی بجیلە ئەو مزگەوتەش لەگەر مزگەوتی ئاکرێ کۆن پێکەوە بەپێ ئەو تێکستێکە لەبەر دەرسمانە بەپێ ئەوڕۆپی و ئەنجاممانراوە ئەو مزگەوتی گەورەی ئاکرێ دیگە مزگەوتی ئەسحابان کە لە ناحیە ڕووی ناحیەی بجیلە عفو هاێستا شوێنەوارەکانی مایتەوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی شوێنەوار و کەلەپور ئاکرێ لە هەوڵدان کە ئەو مزگەوتەش نوۆژەنکەنەوە بەپێ ئەو بیناسازە کۆنەیە دەتوانین بڵین لەناو شوێنەوارە مێژوویەکان شوێنەوارە ئاینیەکانمان بەردەستا بەڵام ئەو شوێنەی ئێستا ئێمە لێین ئەگەر پێمانی بناسێنیت ئەمە قشلێ ئاکرێ ئەف قشلە ساڵە 1953 لەسەر دەمێ دەوڵەتە عوسمانی هاتیە ئاواکردن ئەف قشلە وەکو سەر بازگەهێک هاتیە بکارێنان ئەگەر ئەم بین مانا قشلێ چییە پەیڤەکە تورکیە بمانە قاشلاق دێتەوە قاشلاق یعنی ئەگەم بین کوردیا خۆ شلوڤە بکەین جهێڤە حەواندنە سەربازانە ئەف قشلە بوو جهێڤە حەواندنە سەربازان لە سەردەمێ دەوڵەتە عوسمانیە هاتیە بکارێنان لەسەر ڕووبەر 1400 متر چارگوشە هاتیە ئاواکردن ئەف قشلەیە هەتا ساڵ ئەشێن بیژمەتە ساڵە 2000 ژی چەندین فەرمانگەهێن ئیداریە ئاکرێ لە ناوی ئاواهەیە کاروبار ڕۆژانە ڕێوە دەبر ما وەکو ڕێڤەبەریا شینوار و کەلەپورن ئاکرێ ئەمی هەوڵدان و ئەم ئاواهەیە قشلە ئاکرێ لەدی بیناسازە کەڤنار نوژەن بکەینەوە و هەروەسا بخۆشحالی بە حکوومەت هەرێما کوردستانê li sala 2021 kojmekê pare terxan kirbû nûjenkirina vî avayê çikî ev avayê me tirsiarefînê li ser bû me dest bi kar nûjenkirinevê kir qonaxeyekê de xweşhalî ve me tirsiarefîn li ser hatî rakirin ed plana me ew de ku hikûmet Herêma Kurdistanê bûcekê dê bû terxan biketin ku em bişên evê avayê temam bikin şêweyekî giştî ed plana me ew ku em bikîne du mozexane mozexaneka şînwarî û mozexaneka kelepûrî û gereka rûşenbîrî û pertûxaneyek û qawexaneyek ku em bişên pitir berê geştyar bidêne bajarê kevnarê serî taybetî avaya qişta Akrê çunkî qeza Akrê her wek me amaje pêkirî qezaka kevnara ji royê şînewarî û geştguzarî ve çendihan geştyar seredana vî bajara dikin tan û ke me li Sinûrê de bera Akrê mozexaneka şînwarî û mozexaneka kelepûrî niye boya ya girîng e bo Akrê ku mozexanek bête vekirin da em bişên çendîn kelûpelên şînwarî û çendîn kelûpelên kelepûrî di navî avayê de nimayîş bikin ji bo xelkê xwe taybetî ev geştyarên biyanî evên seredana devera Akrê dikin.